پرۆسەی ئاشتی و هەڵوەشانەوەی چەکداری نووسینیان بابەتە لەلایەن عوسمان حاجی مەرفە. پەکەکە لە 12/5/2025 زاینیدا ڕۆژی دووشەمە بە ناوی هەنگاوێک بەرەو ئاشتی هەڵوەشانەوەی خۆی و کۆتایی هێنانی چالاکی چەکداری ڕاگەیاند کە زیاتر لە 40 ساڵە بەڕێوەی دەبات. بەڵام هێشتا ڕوون نییە کە تورکیا چۆن وەڵامی ئەو بژاردەی پەکەکە دەداتەوە و چۆن مامەڵەی دەکات، بە تایبەتی کە تا ئێستا وەک هێزێکی تیرۆریست دەیناسێنێت. لە هەمان کاتیشدا ئەو پرسیارەش دێتە پێشەوە کە ئایندەی هێزە چەکدارەکان و ڕێکخراوەکانی پەکەکە دەیانەوێت چی بکەن و ئەشتوانن چی بکەن. بە هەمان شێوە بە ناڕوونی ماوەتەوە. ئۆجەلان وتی لەم کەش و هەوایەدا داوای وازهێنان لە چەک دەکەم، بەرپرسیارەتی مێژووی ئەم بانگەوازەش لە ئەستۆ دەکەم. قسەکانی خۆی ئاراستەی پەکەکە کرد. کۆنگرەی خۆتان ئەنجام بدەن و بڕیاری پێویست بدەن بۆ تێکەڵبوون لەگەڵ دەوڵەت و کۆمەلگادا. دەبێت هەموو گروپەکان چەکدا بنن، ڕێکخراوەکەش خۆی هەڵبوەشێنێتەوە. پەکەکە ئەم پێشنیارەی لە کۆنگرەیەکە پەسەند کرد و بڕیاریاندا ئەم کارە جێبەجێ بکەن. بەڵام بۆ ئەنجامدانی تەمومژێکی چڕی بە دوای جێبەجێبوونی ئەم کارەدا بەخشیوەتەوە. هەر کەس و لایەنێک بە جۆرێک لەسەر لایەنی باش و خراپی ئەم کارە لێکدانەوەی خۆی ئەدات کە خودی ڕابەرانی پەکەکە بە ئۆجەلانێشەوە ئایندەی دوای ئەم کارەیان ڕوون و ورد ناکەنەوە. لە هەمان کاتە هیچ وردەکارێک لەبارەی چۆنێتی داماڵینی چەک و هەڵوەشانەوەی پەکەکە بەکردەوە تا ئێستا قسەی لەسەر نەکراوە. لەلایەکی تریشەوە دوای ئەو کۆنگرەیە و بڕیاردانی کۆنگرە لەسەر هەڵوەشانەوەی پەکەکە هێزە سەربازیەکانی تورکیا بردومانی ئەو ناوچانەیان کرد کە لە سنووری هێزەکانی پەکەکەدایە. تا ئێستا ڕوون نییە کە دوای ئەم پرۆسەیە ڕێبەری کارەکانی دواتریان ئەو کارانەی کە نەزانراون چین کێ دەبێت ئاخۆ ئۆجەلان وەک ڕێبەرێک پەسەند دەکرێتەوە لە کاتێکدا ئەردۆغان و حکوومەتی تورکیا تا ئێستا باسی ئازادکردنی ئۆجەلالیان لە بەندی ڕێکەوتنەکانیاندا ئاماژە پێنەداوە. لەلایەکی تریشەوە وا پێدەچێت حکوومەتی تورکیا دوای سەپاندنی هەڵوەشانەوەی پەکەکە و چەکدارەکانی بووە کۆتایی هێنان بەم پرۆسەیە کارێکی وەهایەن بە ئۆجەلان نامێنێت. تا ئێستا ڕوون نییە کە ئەنقەرە ڕەزامەندی بدات بە بەردەوامبوونی ڕۆڵی داهاتوو بۆ ئۆجەلان کە ڕێبەری بکات. لە هەمان کاتدا پێشبینی ئەوە دەکرێت کە تەنها ئەوەندە پێویستیان پێی بوو سەرکردایەتی قۆناغی هەڵوەشانەوەی پارتەکەی بکات و دەستبەرداری بژاردەی چەکداری بێت. ئەمەش لە هەنگاوی یەکەمدا دەستکەوتێکە بۆ حکوومەتی تورکیا. لە هەمان کاتدا بە سەرکەوتنێکی سیاسی بۆ ئەردۆغان ئەژمار دەکرێت تا شانازی بە خواستی درێژەدان بە خولی سەرۆکایەتیەکەی بکات. دامەزراندنی پەکەکە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 زاینی کە لەلایەن ڕێبەری عەبدوڵڵا ئۆجەلانەوە و کۆمەڵێک خوێندکاری چەپەوە دامەزرا و لە ساڵی 1984 زاینی پێگەیەنانی هێزی چەکداریان لە دژی دەوڵەتی تورکیا ڕاگەیاند. دواتر وەک هێزێک لە ڕیزی بزوتنەوەی کوردایەتیدا نەفوزی خۆی لە کوردستانی تورکیا و سووریا و عێراق و ئێراندا فراوان کرد. دوای زیاتر لە 40 ساڵ چالاکی چەکداری پەکەکە لە بەرامبەر حکوومەتی تورکیادا بە ناوی پرسی کوردەوە نەیانتوانی چارەسەری و کێشەیە لە ڕێگەی چالاکی چەکداریەوە بە ئەنجامێک بگەێنن. لە هەمان کاتدا بەگشتی کەمبوونەوەی بایەخی چالاکی چەکداری درێژخایەن بۆ چارەسەری هەر پرسێک لە دنیادا ناتوانێت دەستکەوتی ئەرێنی بدات بەدەستەوە. بە مانایەکی تریش ئەوە بنبەست گەیشتنی خەباتی چەکداریە کە ئەوەی لێ بەرهەم دێت یاخود ئیتر ناسیۆنالیستەکان ناتوانن بە چالاکی چەکداری وەڵام دەرەوەی نوێنەرایەتی کردنی پرسی کورد بکەن. بۆیە پەکەکەش ئامادەیە بە ناوی ئاشتیەوە دەست لە ناو پارتەکەیان هەڵگرن و شێوازی چالاکی سیاسی ئێستایان بگۆڕن. ئۆجەلان کە دەیەوێت چەکدا بنێ و شەریک بێت لە دەسەڵاتدا ئەمەی ناوناوە پرۆسەی ئاشتی، یان بە شێوازێکی تر بڵێم پرۆسەی ئاشتی تورک و کورد. بەڵام دواتر ئەتوانن چی بکەن و چی دەکەن دیار نییە. پرسیارێکی جدیە و ڕۆژگار وەڵام بەم بابەتە ئەداتەوە. دوای ئەو هەموو ساڵە لە سیاسەتەکانی پەکەکە وەک هێزێک لە چوارچێوەی بزوتنەوەی کوردایەتیدا بە ناوی بەرژەوەندی و چارەنووسی کوردستانەوە چالاکیان کردووە. دوجار استراتیژی بزوتنەوەکەی سەلماندی ئەو چالاکیانەی کردویانە
ئامانجێکی تریان بووە. بۆیە بە هەنگاوێکی گەورەوە دەربارەی مەسەلەی کورد دەڕۆنە دواوە و واقعەتی خۆیان دەسەلمێنن، بەڵام ئەو ئامانجانەی کە وەک نمونەی هەر هێزێکی ناسیۆنالیستی کورد بۆ خۆی دانابوو، هاوشێوەی هەر هێزێک و حیزبێکی ناسیۆنالیستی کورد کە دایانەوێت شەریک بن لەگەڵ دەسەڵاتی حکوومەتی ناوەندا، ئەگەر ئێوەش هەیە فرسەت بهێنن و بە ناوێکی ترەوە ئەو شەراکەتە لەگەڵ حکوومەتی ناوەندا بەدەست بهێنن. ئەم بابەتە بەڕوونی لە کۆنگرەی 12 پەکەکەدا هاتووە. جارێکی دیکەش جەخت لەسەر ئەو ئامانجانە دەکەنەوە کە هەیان بوو. پەکەکە ڕای دەگەیەنێت کە ئەرکی مێژووی حیزبەکەی بریتیە لە گەیشتن بە هەلومەرجی دیموکراسی لە ناو حکوومەتی تورکیادا. لەم بارەیەشەوە ئەوە شاراوە نییە کە مەبەست لە گەیشتن بە هەلی دیموکراسی ڕێکەوتنە لەگەڵ حکوومەتی ناوەندا بۆ شەراکەت لە دەسەڵاتی سیاسیدا بەناو فۆرمی دیکەوە، بەواتای گەیشتن بە داخوازیەکانی مافی بۆژوازی کورد تا پشکی لە بازار و دەسەڵاتی سیاسی لە تورکیادا هەبێت. هاوشێوەی ئەحزابی ناسیۆنالیستی کورد لە کوردستانی عێراقدا. ئەوەی شایانی باسە لەلایەن پەکەکە و لایەنگرانیەوە ئەم هەڵوەشاندنەوەیە وەک پرۆژەیەکی سیاسی داهێنەرانەی عەبدوڵڵا ئۆجەلان پێناسە دەکرێت بە ناوی چۆنێتی گۆڕانی پرۆسەی خەباتی سیاسی لەسەر بنەمای بناخەکانی ئاشتی و دیموکراسی و دادپەروەری کۆمەڵایەتی. وەڕای دەگەیەنن کە پرۆژەیەکە نوێنەرایەتی بەردی بناغەیەک دەکات بۆ بەدەستهێنانی کاریگەریەکی بەرچاو لەسەر پرسی کورد. ڕێکخراوێک کە زیاتر لە 4 بە ناوی داکۆکیکردن لە مافی خەڵکی کوردستانی تورکیا چالاکی چەکداری ئەنجامداوە. ڕێکخراوێک کە زیاتر لە 4 لە بەرامبەر حکوومەتی تورکیا وەستاوەتەوە و شەڕی کردووە. ڕێکخراوێک کە بە هاوکاری ڕژێمێکی فاشیستی وەک کۆماری ئیسلامی بژێوی و هێز و مانەوەی خۆی پاراستە بوو. ئەم بڕیاری هەڵوەشاندنەوەیە کە دەیەوێت لە میلتاریزمەوە ڕوو لە خەباتی سیاسی بکات کارێکی هێندە ئاسانە و یان سادە و ئاسان نییە. تا وەک پرۆژەیەکی سیاسی بە بیر و باوەڕ و نەخشەی سیاسی ئۆجەلان لێک بدرێتەوە، بەڵکو واقعەتی بنبەستی چالاکی چەکداری و ناچاربوونی پاشکۆبوونی تەواوی لایەنەکانی بزوتنەوەی ناسیۆنالیستی کووردە بە سیاسەتی پاراستنی یەکپارچەی تورکیا و ئێران و عێراق و سووریا. بەم شێوازە خۆیان پێناسەی دەکەنەوە بە بێگەڕانەوە بۆ ڕاوبۆچوونی خەڵکی لە دیاریکردنی چارەنووسی خۆیاندا. بڕیاری هەڵوەشانەوەی باڵی چەکداری ئەو حیزبە ناتوانرێت لە گۆڕانکاریە نێوخۆیەکانی ناو قەواری حیزبەکە و کاردانەوەکانی گۆڕانی ناوچەی کوردی لە باکووری عێراق و سووریا جیا بکرێتەوە، سەبارەت بە بوونی پەکەکە لە سووریا و لایەنگرانی لە عێراق و ئێرانیش دوای جێبەجێکردنی ئەو بڕیارە لە باری عەمەلیەوە بە تێپەڕبوونی کات دەیبینین کە ئەم بڕیارە چۆن کاریگەری لەسەر لقەکانی پەکەکە لە ئێران و سووریا و عێراق دەبێت. هەڵبەتە لەلایەکی تریشەوە درێژەدان بە چالاکی چەکداری لە بەرەکانی شەڕدا لە ژێر بارودۆخێکی نایەکساندا و بە لەبەرچاوگرتنی پێشکەوتنی کەرەستەی سەرباسی و تواناییە گەورەکانی حکوومەتی تورکیا بە بەراورد لەگەڵ هێزی سەرباسی پەکەکە. هەرگیز بەردەوامی ئەو چالاکیە لە بەرژەوەندی هێزێکی وەک پەکەکەدا نابێت. درێژەدان بەم شەڕە بە کەرەستەی شەڕی سووک و نیمچە قورس لە دژ یەکیەک کە لە ئەندامە سەرەکیەکانی هێزی ناتۆیە کە بە مۆدێرینترین و وردترین چەکی ئەم سەردەمە تیار کراوە، بەردەوامیدان بەو چالاکیانە کارەسات بە دوای خۆیدا دەهێنێت. دوای چەند کاتژمێرێک لە ڕاگەیاندنی هەڵوەشانەوەی باڵە چەکدارەکەی پەکەکە، خێزانەکان لە شاری دیاربەکر لە تورکیا کۆبوونەوە، ژمارەیەکی زۆریان بە گریانەوە وێنەی ئازیزانیان بەرز کردەوە. لە هەمان کاتیشدا دەیانوت چەکدانان باشە، بەڵام نازانین لە داهاتوودا چی ڕوودەدات. ئاخۆڕۆڵەکانیان دەتوانن بگەڕێنەوە ماڵەوە، ئایا زیندانیەکان ئازاد دەکرێن؟ هێشتا ڕوون نییە. بەمانایەک ئەم بڕیارەی هەڵوەشانەوەی هێزی چەکداری پەکەکە ئاکامەکەی بۆ خودی پەکەکە هەرچیەک بێت و بەچی دەگات، بەڵام لە کۆتاییدا بڕیارێکە هەزاران ئینسان لە سەرگەردانی و مەترسی بۆ سەر ژیانیان دوور دەخاتەوە.